سۆما یەکێکی تر لە بابەتەکانی ئەم ڕۆمان کە ئامادەمان کردووە باسکردنە لە گرنگی ژینگەیەکی تەندروست بزانین ژینگە چۆن کاریگەری هەیە لە ڕۆ تەندروستیەکەەوە لەسەر کۆمەڵگا لەسەر هاوڵاتیان و چی بکەین بۆ ئەوی بتوانین ئەم ژینگەیەمان ژینگەیەکی تەندروست بێ و لە ژینگەیەک بێ لەبار بێن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە و بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتانە میوانداری بەڕێز سەرهەنگ عەبدوڕەحمانمان کردووە کە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجەیە کە لە هەڵەبجە لەگەڵمان نابێت کاک سەرهەنگ سڵاوت لێبێت و بانیت باش سڵاو لەبێت. سڵاوتان لێبێ بەیانتان باش بەڕێزان هیوادارم لە خۆشییا بن سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێزوە بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان دەستخۆشیتان لێکم بۆ تەرخانکردنی تەوەری بەرنامەکەتان لەسەر قسەکردن لەسەر ژینگە و بە تایبەتی ژینگەی پارێزگای هەڵەبجە زۆر سپاس. کاک سەرهەنگ ئەگەر باسێک لەوە بکەین بزانین ژینگەیەکی تەندروست کام ژینگەیە و چۆن ئەتوانین ژینگەکەمان بە شێوەیەکی تەندروست بیهێڵینەوە و بەردەوام کاریگەری خراپەکان دوورخینەوە و کاریگەری باشی لەسەر هاوڵاتیان هەبێت. بەڵێ زۆر سپاسانەکەم وەکو زانیاریکی سەرەتایی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و بینەرانی بەڕێز ژینگە بۆ خۆی ئەتوانین بە شێوەیەکی سادە ئەگەر پێناسی بکەین ئەو ناوەندەیە کە ڕەگەزەکانی ژینگە ئاو هەوا و خاک و هەروەها زیندەوەران و بە مرۆڤی شەوەتیدا کۆبوونەتەوە و کاریگەریان هەیە لە سەرەک و ئەمە پێوترێ ئیکۆسیستەم واتە سیستەمێکە پێوترێ سیستەمی ژینگەیی و لەم سیستەمەدا باڵانسێکمان هەیە باڵانسی ژینگەییە تێکچوونی ئەم باڵانسە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها لەسەر تەندروستی کۆی زیندەوەران و بە شێوەیەکی ڕاستەو خۆش کاریگەری هەیە لەسەر خۆشگوزەرانی واتە بەو مانایی ئەگەر ئێمە درەختێک ببڕین لە سروشت یا لە ناو شار تەنها لە ناوبردننی سەرچاوەیەکی بەرهەمهێنانی ئۆکسسیژین نییە بەڵکو کاریگەری هەیە لەسەر خۆشگوزەرانی کاریگەری هەیە لەسەر ژینگەی بینین و ئەم بابەتی پاراستنی باڵانسی ژینگەیە بۆ خۆی ئەرکی هەموو کەسێکە بەڕاستی و فەرمانگەی ژینگەی هەڵەبجێش بۆ خۆی بۆیە کارکردنی ئێمە وەکو چەمک وەکو بوار کە تیاکارەکەین دوو بواری سەرەکیە ئەگەر پەیوەندی بکەینەوە بە کاری ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دوو بەرپرسایەتی گەورەمان هەیە کە یەکێکیان پاراستنە چەمکی پاراستن واتە نەهێڵین ئەو باڵانسە ژینگەیە تێک بچێت واتە ڕێگریکردن لە هەموو ئەو سەرپێچی و چالاکیانەی مرۆڤ کە کاریگەری هەیە لەسەر تێکچوونی ژینگە وەکو بڕینی دراخەت وەکو تێکدانی سروشت وەکو فرێدانی خۆڵ و خاشاک ئەمە پاراستنە چەمکی دوو هەمیش بە شێوەیەکی کورتی چەمکی بەرەو پێشبردنە واتە باشکردنی ئەم ژینگە لە ڕێگەی چیەوە بیکەین بۆ نمونە دروستکردنی پارکێک بۆ نمونە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ خۆی ئەم بەرنامە بەشێکە لە چەمکی باشکردنی ژینگە. باشە کەواتە کاک سەرهەنگ وەکە زانین کە لە شارە گەورەکانە ئەو زۆر یەکەی نیشتەجێبوون لە ئێستادا دروست دەکرێت تا چەند هەوڵتان داوە لە یەکە نیشتەجێبوونەکانە نەمام یاخود دار بڕوێنن بۆی کە ژینگەیەکی تەندروستمان هەبێ و هەروەها لە پارێزگای هەڵەبجەش لەسەر شەقام و هەروە لەسەر لە شوێنە گشتیەکان تا چەند هەوڵ دراوەکە نەمام هەروەها دار بڕوێنن بۆ ئەوەی کە ژینگەیەکی تەندروستمان هەبێت. بەڵێ بابەتی پرۆژەکان چاودێریکردنی پرۆژەکان بۆ ئەوی لای بینەرانی بەڕێز زۆر ڕوون بێت وەکوتمان ئەرکەکەی ئێمە جگە لە پاراستن باشکردنە ئێمە جگەلەوەی ئەو پرۆژانە بە پێی یاسا و ڕێنماییەکانی خۆمان پابەندیانەکەین بۆ ئەوەی کە پابند بن بە ڕێنمایە ژینگەیەکان جگە لەوەژ ئێمە هەندێک پرۆژەمان هەیە کە یەکێک لە پرۆژەکان پێوترێ پرۆژەی لەبری سەوزکردن واتە ئەگەر پرۆژەیەک لای ئێمە ڕێژەی سەوزایی کەم بێ ئێمە ئەو پرۆژە ناچارەکەین جگە لە شوێنەکەی خۆی لە شوێنێکی تریش ئەو ڕێژە و سەوزاییە دابین بکە بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لە نزیکی لە ناوەڕاستی ساڵی 2022 ئێمە ئیفتاح کراوە دایرەکەمان لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوە ئێمە کۆمەڵێک پرۆژەی گەورەمان جێبەجێ کردووە لەوانە دروستکردنی 3 باخچە و هەروەها سەوزکردنی ڕێگای سەرەکی دووسایدی ڕێگەی زانکۆ ئەوە یەکێک بۆ لە پرۆژەکانی ئێمە کە ئەمە لە چوارچەوەی پرۆژەی لەبری سەوزکردنە واتە پرۆژەکان جگە لەوەی پابەندیانەکەین کە بەشێک نەبن لە پیسکردنی ژینگە پابەندیشیانەکەین بۆ ئەوەی بەشێک بن لە باشکردنی ژینگەکە وەکو دروستکردنی پارکە بە خۆشبەختانە ئێمە
لە ناوەندی پارێزگای هەڵەبجە 2 پارکمان دروست کردووە و لە ناحیەی سیروانیش ئێستا لە دروستکردنی پارکێکی سەوزکردنی شوێنێکی. باشە کاک سەرهەنگ لە بەشێک لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی کارگەیەکی زۆر هەیە کامە بۆتە هۆی ئەوەی کە ژینگە پیس بکات یا خۆت هەوای شارەکە پیس ببێ و بەتایبەتیش لە سنووری پارێزگای هەولێر کە بەشێکی زۆر کارگەکان لە سنووری پارێزگای هەولێرن ئەمە وای کردو کە هەوای شارەکە بە شێوەیەکی بەرچاو پیس ببێت و چەندین نەخۆشی لێ بکەوێتوانە بەڵام ئەوەنەی ئاگادار بم لە سنووری پارێزگای هەڵەبجە هیچ کارگەیەک نییە هیچ شتێکی دیکە هەیە کە بێتە هۆی پیسبوونی ژینگەی شارەکە یاخود ژینگەی پارێزگای هەڵەبجە بەڵێ لە پارێزگایش هەڵەبجەیش پرۆژە هەن پرۆژەی پیشە سازی هەن و پرۆژەی کشت و کاڵی هەن کە ئەم پرۆژانە پێویستیان پابندکردن هەیە بەڕاستی بابەتی ژینگە من ئەمێوە ڕوونکردنەوەیە بدەم چەمکێکی گرنگ بەڵام کاک سەرهەنگ ئێمە مەبەستمان لە پرۆژەکان نییە مەبەستمان لە کارگەکانەوە بزانام هیچ کارگەیەک ئەوەی کە زانیاریم هەبە کارگە لە سنووری پارێزگای هەڵەبجە نییە بۆ ئەوی کە پیسبوونی ژینگە. بەڵێ جەنابتان ڕاستەکەن بەڵام هەر پرۆژەکانیش بۆ خۆی بەشێکن لە پیسکردنی ژینگە ئەگەر پابندیان نەکەی بە ڕێنماییەکان. منە مێ شتێک بڵێم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە ئەویشەوەیە نابێت لە هیچ بارودۆخێکە ئێمە ژینگە بکەین بە قوربانی لای ئەمەش پرۆژەی پیسکەر هەیە ئێمە پابندمان کردوون بۆیە من پێم وایە لە هەموو بارودۆخێکە بۆیە ئێمە ئەوی هەمومان ئەیزانین جێگای بەڕاستی بەداخەوە جێگای خەمخۆریە بارودۆخی سیاسی و ئابووری ناخۆش هەیە لە کوردستانە بەڵام ئەم بارودۆخە پاساو نییە بۆ ئێمە جینگەی بکەین بە قوربانی یعنی ژینگە بێتە قوربانی بۆ ئەم بارودۆخە لە هەموو حاڵەتێکە پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی ئێمەیە بۆیە پابندکردنی پرۆژەکان هەر پرۆژەیەک بێ کارگە بێ پرۆژە بێ هەر جۆرێک بێ پێویستە بۆ پابند بکرێت چونکە بارودۆخەکان ئەڕۆن بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ژینگەیە بۆ ئێمە لە پارێزگای هەڵەبجە بەڕاستی بۆ خۆمان لەوانەیە ئەو هەڵسەنگانە بۆ ئێمە هەبێت کە ئێمە تۆزێک لەگەڵ پرۆژەکانە ئەوەی پابندکردنیان جدین بەڵام ئەمە بۆ خزمەتکردنی ژینگەیە چونکە هەر سەرپێچیەک بۆ خۆی کاریگەری خراپی هەیە لەسەرەوەی ئەگەر پابندی نەکەی بە ڕێنمایە ژینگەکان کاریگەری خراپی بە تایبەتی لەسەر تەندروستی مرۆڤەیە. باش کاک سەرنگ باسی ئەو پابندیانە کرد لە بەڕێوەبەراتی ژینگەی پارێزگای سلێمانی من خۆم قسەم لەگەڵا کردوون ئەڵێ هەر کەسێک هەر شخصێک هەر بازرگانێک هەر سەرمایەدارێک کە یەک پرۆژەیەکی هەیە ئێمە ئیجبارمان کردوون کە ئەبێ مەساحەیەک یا سەوزایی دروست بکات یاخود خزمەتی سەوزایی بکات لە شوێنەکە بووی دیارەکەی لە پارێزگای هەڵەبجە ئەگەر ئەمەتان کرد بێت باش دوایی چۆن چاودێری ئەم پرۆژانە ئەکەن چۆن چاودێری ئەم بازرگانە ئەکەن کە ئایا ئەم شتەی کردووە ئەم پرۆژەی ئەنجام ماوە ئەم سەوزایی پاراستووە یاخود خزمەتی ئەم شوێنەی کردووە ئەگەر نیکە ئێوە ئیجراعاتەکانتان چیە لەگەڵیانە؟ بەڵێ خۆی وەکووتمان دوو جۆر سەوزکردن هەیە بۆ پرۆژەکان بۆی بابەتەکە زۆر ڕوون بێ یەکێکیان ئەوەیە کە پێویستە لە ناو چوارچەوەی ڕوبەری پرۆژەکە خۆی کە ڕێژەی لە سا بۆ شوێنە سەکەنی و بۆ لە ناو پرۆژەکە خۆی هەبێت و پێویستە خۆشی خزمەتی بکات بەڵام پرۆژەمان هەیە بۆ نە تاوەرەکانی گەیاندنمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان ئەم تاوەرانە بەداخەوە لە شوێنەکان یا لەسەر باڵەخانەیەکان کە ئەمە هیچ سەوزاییەکی نی ئێمە لە چوارچەوەی ئەمە چیەکەین ئەو خاوەن پرۆژەوە ئەو کۆمپانیە ناچارەکەین پارکێ دروستکەوە ئەم دروستکردنی پارکە بەڕاستی بە پێ ڕێنمایی ئەڵێ تا 1 ساڵ خزمەتیەکە ساڵ لە دوای 1 ساڵەکە ئەبێ ئەو بەڕێوەبەرایەتی پرۆژەکەی پێ ئەدرێ بۆ نمونۆکو شارەوانی وەکو پرۆژەکانی خۆی خزمەتی بکات و خۆشببختانە ئەوەی شەکرێت کە ئێمە پرۆژە ڕێگەی زانکۆکەسا ئەگەر خزمەتی ئەم سەوزایی نەکرد ئەگەر خزمەتی ئەم پاراستنی ئەم پارکە ئەم شوێنی کە بۆی دیاری کراوە بەسم لەوەی ئەمێ ئەو هاوڵاتی ئەو بازرگانە کە خزمەتی شوێنەکە ناکە ئیجراعاتەکانی ئێوە چین ینی دەسەڵاتەکانی ئێوە تاکوێیە کە ئەتوانن لێپرسینەوە لەگەڵ ئەم شخصەیە بکەن ئەم بازرگانەیە بکەن. بەڵێ ئەوە ئەچێتە چوارچێوەی سەرپێچی ژینگەی ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە بە ناوی ڕێنمایی بەرزەفکردنی سەرپێچی ژینگەیەکان واتە کەسێک سەرپێچی بکات ئەمە ئەچێتە چوارچێوەی بەرزەفکردی سەرپێچی ژینگەیەکان واتە ئەگەر کەسێک خزمەتی پرۆژەکەی خۆینەکە چەند ڕێگەیەکمان هەیە سزای پێبژاردنمان هەیە و هەروەها دەتوانین سکاڵە یاسایشی لەسەر بکەیت تەنانەت بۆ ئەوەی ئەوە ئەڕاتە ئەو چوارچێوەیە و زۆر ئاسان ئەتوانی ئیجراعاتی لەگەڵا بکەیت. من یەک ڕەئەم هەیە بۆ خۆم قانون
بە تایبەتی یاسای ژمارە هەشتی ساڵی 2010 کە تایبەتە بە دەستی پاراست و چاکردی ژینگە یاسایەکی ئەمە نەبێ کەم و کوڕی و پێرفێکتە بەڕاستی بۆ ئەم بارودۆخە ئەکرێ باشتریش بکرێ کە یعنی ئەگەر بەپی ئەو یاسا کار بکەی هیچ کەم تەرخەمیە لە ژینگار ڕوونادات بەڕاستی هیچ مەجالێکی نەهێڵاوەتەوە بۆ ئەوەی ئێمە کەم تەرخەمی بکەین لە ئەوەی کە پرۆژەیە کەم تەرخەم بێت ئەوە ئەگەرێتەوە بۆ کەم تەریخەمی خۆمان بەڕاستی کە ئیجراعاتمان نەکردووە لەگەڵ ئەو خاوەن پرۆژە کە پابەندی ڕێنمایەکان بێت. باشە کاکسەر هەنگ لە ڕووی ستانداردەوە پارێزگای هەڵەبجە لەکوێی ستانداردە جیهانیەکاندا تا چەند ئەتوانین کە بڵین پارێزگای هەڵەبجە ژینگەیەکی پاک و خاوێنی هەیە. خۆشبەختانە پارێزگای هەڵەبجە و بەڕێستانە زانن هەڵکەوتە و سروشتەکەی بۆ خۆی هەڵکەوتی جوگرافیاییش هاوکارێکی باش بوو بۆی ئەم شارە شارێکی سەرسەوزە و شارێکی گەشتیاریە ئەمە بۆ خۆی من هەمیشە ئەماڵێم ئەمە بۆ خۆی خاڵێکی بەهێزە بۆ ئێمە بۆیە ئێمە بابەتی چاودێریکردنمان زۆر بە جدی گرتووە بۆ پاراستنی ئەم سەوزایی و ئەم سروشتە جوانەی هەیە لە ڕووی ستاندەردەوە ئێمە ئەوەی باسەکرێت بەداخەوە بەشێکی گرنگی ئیشی بەڕێوەبەرایەتیەکان وەرگرتنی ئاماری دروستمان پێ ناگات ڕێژەکە چەنە بەڵام ئەوەی باسەکرێت لە بینی لە سا 15 بۆ 20 بەڵام ستاندەردی جیهانی ئەڵێ شارێکی خۆشگوزەران و جوان لە ڕووی ژینگەی بین ئەوەیە کە ڕێژەکەی لەسەر و لە سا 20ەوە بێت نابێت لە سا 20 کەمتر بێت بەڵام ئێمە لە ڕووی ستاندەردەوە باشین و نزیکی لە ستاندەردە جیهانیەکان. باشە کاک سەرهەنگ دەتوانین بڵین هەڵکەوتەی جوگرافیایی پارێزگای هەڵەبجە هەڵکەوتێکی باشە لە ڕووی ژینگەییەوە. بەڵێ بەڕاستی ئێمە هەموو ڕەگەزەکانی ژینگە لە پارێزگاکەمانە هەیە لە دارستانی دەستکرد لە دارستانی سروشتی لە ناوچەی گەشتیاری لە شاخ لە دۆڵ لە بابەتی کشت و کاڵی کە ئەمە نیعمەتێکی خودداییە بۆ ئەم پارێزگا بەڵام بەداخەوە وەکو هەموو ئەو کەسانەی تریشکە لە ڕێگەی ئەم کەناڵی جەنابتانەوە قسە ئەکەن و گفتوگۆ لەسەر بارودۆخی خۆیانەکەن ئێمە یعنی تواناکانمان لە ئاستی پاراستنی ئەم ژینگە جوانە و ئەم سروشتە جوانە نییە کە هەموو ساڵ ئێمە پرۆژە پێشکەشەکەین بۆی ئەم ژینگە جوانی خۆمان بپارێزین و باشتری کەین بەڵام جێبەجێ ناکرێن یەکێک لەو گرفتانەی کە هەیە و مەترسی لەسەر ئەو سروشتە جوانە هەیە بەڕێوەبردنی خۆڵ و خاشاکە کە هیچ بەرنمەیەک نییە کە پرۆژی ڕیسایکلینە نە لە پارێزگای هەڵەبجە نە لە پارێزگەکانی تریش نییە کە ئەوە بەڵایەکی گەورەیە کە ئەگەر فریای نەکەوین چونکە فرێدانی خۆڵ و خاشاک و چارەسەر نەکردنی ڕەگەزی زەوی ئەگۆڕێت باڵانسە ژینگەیەکە تێکەدا کە ئەمە بەڵایەکی گەورەیەوە مەترسیەکە لەسەر ژینگەکەمان کە ئومێدەوارین حکومەتی هەرێمی کوردستان لەو قەیرانە نەبێتە دەرەوە و ئاوەڕێک لە ژینگە بداتەوە پرۆژەی گەوری تیا جێبەجێ بکە یەکێک لە پرۆژەکان پرۆژەی ڕیسایکلینە. باشە کاک سەرهەنگ ئەتوانین بڵین کە هۆشیاری چاک لە پارێزگای هەڵەبجە چ ئاستێکدا تا چەند هاوڵاتیان خۆیان پارێزگاری یاخود هاوکارن لەوەی کە پارێزگاری لە شارەکە بکەن لە ڕووی ژینگەییەوە یاخود ڕۆڵی ڕاگەیاندنەکان تا چەند بە باشە زانی لە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆی کە هاوڵاتیانیش هاوکار بن بۆی کە ژینگەیەکی تەندروست هەبێت. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە زۆر سوپاس دەکەم بەشێک لە کاری ئێمە لە بواری باشکردنی ژینگە بابەتە هۆشیاریەکەیە بەڕاستی خۆشبەختان لە پارێزگای هەڵەبجە ئەو مێژووە دوور و درێژەی کە خەڵکی هەڵەبجە هەیەی لەگەڵ سروش لەگەڵ درەختا بۆ خۆی ئەمە فەرهەنگێکی دروست کردووە خەڵک ژینگەی پارێزگاکەی خۆیان و دار و درەخت و سروشتەکەی خۆشێ بەڵام هێشتا لە ئاستی تەموح و لە ئاستی ئەوەی ئێمانیە بەڕاستی چاوەڕوانی ئێمەدا نییە چونکە گرنگە ئێمە بتوانین هۆشیاری یاسایی ژینگەیی بگەێنین هاوڵاتی بزانێت بڕینی درەختێک بۆ نمونە چ بەرپرسیاتێکی یاسایی لەسەرە کە ئەو درەختە بپارێزێت کە ئەم هۆشیاری یاسایە نەگەیشتووە بەڕاستی بۆ نە پرسیارمان لێکرێت کەسیڵێ ئایا لە ماڵی خۆما درەختێ ببڕم یاسایە یانە تەنانەت ئەم هۆشیاریە سادەیە پێیان نەگەیشتووە بۆیە پێم وایە ئەرکی هەمومانە و سوپاسانەکەم کە ئەم بەرنامانە زوو لەسەر ژینگە بکرێت بۆ ئەوەی خەڵک هۆشیاریەکەی پێ بگات نە لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگاکانی تریش ئەگەر ئەم هۆشیاریە بگاتە خەڵک جگە لەوەی بۆ خۆی پاراستنی ژینگەیە و ئەبێتەوەی خەڵکیش هانە درێت بۆ خۆی بتوانێ ژینگە بە پارێزیەوە ژینگە جوان بکە ئێمە لە چوارچەوەی ئەم هۆشیاریە پلانمان هەیە بۆ خۆی لە سۆشیال میدیا کە دروستکردنی فیچەرێکی ئێوە لەو بوارە پسپۆرن فیچەرێکی ژینگەیی کە ئەرکی موئەسسەسەیەکە ئێمە بە کەمترین کارمەند و هۆبەکانمان کە تەنها هەر کەسێک سەرپەرشتی هۆبەیەکە بۆ خۆی فیچەری ژینگەییمان هەیە بڵاویەکەینەوە بەردەوامی
پەیامی ژینگەی بڵاوەکەین و لەگەڵەوەیشدا تیممان هەیەچێتە ناوەندەکانی خوێندن و سەردانی مؤسسەکانی تریشمان کردووە کە ئەم هۆشیاریە ژینگەیە بگەێنین کە بەڕاستی منەمەوێ ئەوە بڵێم کە پاراستنی ژینگە و باشکردنی ئەرکە سەرەکیەکە لەسەر بڵاوکردنەوەی هۆشیارەکە چکە ئەگەر بتوانی هاوڵاتی پەروەردە بکرێت لەسەر باشکردنی ژینگە پێویستی بە هەموو مؤسسە نیە بۆ خۆی خەڵک ژینگە ئەپارێزێ و نمونەی باڵایش وڵاتە پێشکەوتووەکانە کە خەڵک خۆیان چەند بە جوانی بەشدارن لە پاگڕاگررتنی ژینگەکەیان. بەڵە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سەرهەنگ عەبدوڕەحمان بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی پارێزگای هەڵەبجە سپاس بۆی کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان نبوو و کۆمەڵێک زانیاریت پەدەین.